26 ساڵ بەسەر ڕاپەڕینە جەماوەرەکەی ناحیەی بازیان و کۆمەڵگەی بەردەقارەماندا تێپەڕ دەبێت کە دوا بەدوای ڕانی دەواازەی ڕاپەڕین خەڵکی ئەم ناوچەیش ناوچەکان لە دام و دەستگاکانی ڕژێمی باعس پاک کردەوە. چین و توێژە جیاوازەکانی ناحیەکەش نیگەران لە نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان لە ناحیەکەیاندا و پێیان وایە بەرهەمی ڕاپەڕین بۆ چەند کەسێکی دیاریکراو بووە. دوای 26 ساڵ لە حکمی کوردی نە دەسەڵاتی کوردی نە لە بازیان نە لە هیچ شوێنێکی تری هەرێمی کوردستان نە هیچ خزمەتگوزار نە هیچ چاکسازیەک بگرە هیچ شتێکی بەسیتیشی لە خزمەتگوزاریەکان بگرە لە خزمەتگوزار سەرەتەکانیش پێ چارەسەر نەکراوە. بگرە ئێساش بازیان هەروەکو شارۆچکە بچووکەکەی جارانە وەکو نەوەتەکانە نە لە کۆڵان و جادەکان نە لە تەسمیمی بینا نە لە شێوازی بازار و گوزارانی خەڵک هەروەکو جارانە نە خزمەتگوزاریەکی پارکێک یا شتێکە گۆڕانکاریەکە نەمۆنمێنتە بۆ شەهیدانی ئەو ڕۆژە نە هیچ شتێک نەکراوە کە مۆرکی ڕاپەڕین بە بازیان و بە بازیانەوە دیار بێت. لە پاش 25 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی بازیان سیرەکەی دامەزراوە شەرعەکان پاکەخرێت و خەڵک ئەو خۆیکی بە قوربانی بۆ ئەم دەسەڵاتە سیرەکەی ئەم دەسەڵاتە بەم شێوازە پاداشتی خەڵک ئەداتەوە لە هەرێمی کوردستان. یادەکان دوو حیزب خۆیان کردە بە خاوەنی دەستکەوتەکان و خۆیان کردە بە خاوەنی شەهیدەکان خۆیان کردە بە خاوەنی قوربانیەکان و خەڵکیش لە ئاست ئەو ئینانە. لە یادی ڕاپەڕینەکەی ناحیەی بازیاندا جگە لە مەراسیمێکی حیزبی هیچ مەراسیمێکی نیشتیمانی بەڕێوە نەچوو. بەڕێوبەری ناحیەی بازیانیش باس لەوە دەکات قەیرانی دارایی ڕێگرە لە بەردەم سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکاندا ئەوەی کە جێبەجێش دەکرێت بە هاوکاری کەرتی تایبەت و کۆمپانیا ئەهلیەکانی سنوورەکەیانە. دیارە نەک خەڵکی بازیان خەڵکی زۆربەی شوێنەکان ناڕازیە لە ئاستی خزمەتگوزاری و لە پێویستیەکانی ڕۆژانەی ڕەنگە لە زۆشتی تریش ناڕازی بێوەکو لە ئەدای سیاسی و حکومڕانی و یاسا و مافی مرۆڤ و ئەوانش بەڵام دیارە ئومێ دەکەین کە ئیشەڵا ڕوو لە چاکی ئێمە وەکو ئیدارەی ناحیە ساڵ و نیوەکە تقریبەن لەم پۆستەیان لە دەست بەکار بووین نەبوو جەماوە نەموچەماوە و ئەوەی کە کراوە ئەیکەین ڕۆژانە بۆ نەوەستانی ئیشی فەرمانگە و شوێنە گشتەکانە ئەویش بە هاوکاری بەرنمەیەکمان لەگەڵ کارگە و کۆمپانیەکانە پێگەناوە کە بەرنامەی هاوکاری پرۆژە خزمەتگوزاریەکانە لەلایەن کارگەکانەوە تەمیل دەکرێ تەنها لە ڕێەوە توانیمانە ئەوشانە بکەین. دوای 26 ساڵ لە ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان لە ئێسادا هاوڵاتیان پێیان وایە نەک هەر بەرهەمەکانی ڕاپەڕین بەدی نەهاتوون بەڵکو هەرێمی کوردستان بە چەندین کێشە و گرفتدا تێپەڕ دەبێت کە دیارترینیان پەخستنی پەرلەمان و تەوابوونی ماوەی یاسایی سەرۆکی هەرێم و قەیرانی دارایی و سیاسی هەرێمە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بازیان.